دیارە هەڵبژاردنەکانی ئەمریکا بۆ هەموو جیهان گرنگیەکی تایبەتی هەیە، چونکە واشنگتن چەقی بڕیارە چارەسازەکانی جیهانە. بۆیە هەموو وڵاتانی جیهان نەک تەنها ئێمەی کورد گرنگیەکی تایبەت بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا دەدەن. ئەویش بەهۆی ئەوەی کە بە گۆڕانی سەرۆکی ئەمریکا بەشێک لە سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا دەگۆڕێت. ئەگەر چی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەسەر دوو خاڵی سەرەکی لەسەر دوو ئامانجی سەرەکی بەندە و پێم وایە هەموو سەرۆکەکانی ئەمریکا ئەو 45 سەرۆکەی تاوەکو ئێستا لە مێژووی 244 ساڵەی ئەمریکادا هاتوون هەمیشە تاکیدیان لەسەر دوو ئامانجی سەرەکی کردوتەوە. ئەوانیش یەکەمیان پاراستنی ئاسایشی نێتەوەی ئەمریکا، دووەمیان پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا. بۆیە هەموو سەرۆکێک چ دیموکرات بێت چ کۆماری بێ هەوڵەدا ئەم دوو ئامانج استراتیژی ئەمریکا بەجێبێنێ، بەڵام بە میکانیزمی جیاواز. اینجا کۆمەڵێک وڵات هەن ئێستا چاودێریەکی چڕی هەڵبژاردنەکانی ئەمریکاکەن بۆی بزان دۆناڵد ترامپ بۆ خولی دووەم بەردەوام دەبێت لە کۆشتی سپی یاخود جۆ بایدن کورسیەکەی لێ دەستێنێ و دەبێتە سەرۆکی ژمارە 46 ئەمریکا. ئەو وڵاتانی کە زۆر ئێستا چاودێریەکی چڕی ئەمریکاکەن بێگومان هەموو وڵاتانی جیهان چاودێریەکەن، بەڵام هەندێک وڵات هەیە کە هەوڵەدا دەستێوەردانیش بکە، وەکو وڵاتێکی وەکو چین کە ئێستا ڕکابەرێکی سەرسەختی ئابووری ئەمریکایە لەگەڵ ئێران کە ئێستا کێشەیەکی قوڵی هەیە لەگەڵ دۆناڵد ترامپە. ئەم دوو وڵاتە هەوڵەدەن چ لە ڕێگای هەندێک سایت و هەندێک لایانی تەکنۆلۆژیش بێ هەوڵەدەن کە کاریگەری دروستکەن لەسەر دەنگدەرانی ئەمریکا و ئەمەش نەشەڕاوەتەوە بەرپرسی دەستگای سیخوڕی ئەمریکا ڕایگەیاند کە وڵاتانی وەکو چین وەکو ئێران هەوڵەدەن کە دەستکاری یاخود کاریگەری دروستکەن لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی ئەمریکا. بۆیە وڵاتێکی وەکو چین وەکو ئێران حەز ناکەن بە دەرچوونەوەی دۆناڵد ترامپ، بەڵکو هەوڵەدەن پژگیرێکی ئەگەر بتوانن پژگیرێکی تەواو لە جۆ بایدنەکەن بۆی بتوانرێ جۆ بایدن ببێتە سەرۆکی ئەمریکا و مامەڵەکانیان یاخود پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە ڕێگای جۆ بایدنەوە ئاسایی بکەنەوە. بەڵام لە بەرامبەردا دوو وڵاتی گەورەی وەکو رووسیا وەکو تورکیا هەوڵەدەن کە کاریگەری لەسەر دەنگدەرانی ئەمریکا دروستکەن بۆ ئەوەی کە دۆناڵد ترامپ بەردەوام بێت بۆ خولی دووەم ببێتەوە سەرۆکی ئەمریکا، چونکە بەرژەوەندەکانی لەگەڵ دۆناڵد ترامپ زیاتر دێتەوە نەوەک لەگەڵ جۆ بایدن. اینجا دیدگای ئەمریکاش پێم وایە بە شێوەیەکی گشتی ئێستا استراتیژیەتی ئەمریکا بۆ هەموو جیهان گۆڕاوە. ئەمریکا زیاتر ئێستا ڕووی لە ناوخۆی خۆیەتی دەیەوێت کە خۆی هێزەکانی لە دەرەوەی ئەمریکا زۆر بڵام نکاتەوە، بەڵکو دیانجێڕێتەوە بۆ ئەمریکا و ئەمن و ئاسایشی ئەم ناوچانە بسپێرێ بە کۆمەڵێک وڵاتی هاوپەیمانی خۆی. وەکو دەبینین لە ڕێگای ڕێکەوتنی سەدا ئەمریکا دەیەوێت کە بڵێن ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسایی بکاتەوە، بەتایبەت پەیوەندی نێوان کۆمەڵێک وڵاتی عەرەبی لەگەڵ ئیسرائیلە و کۆمەڵێک ڕێکەوتنی تریش هەیە لەم ناوچەیەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بە چاودێری ئەمریکای ئەنجامەدرێن، وەکو ڕێکەوتنی شامی نوێ، ڕێکەوتنی نیۆم. ئەمانە کۆمەڵێک ڕێکەوتنن کە لە داهاتوو ئەگەر ئەمریکا ئەم ناوچەیە چۆڵ کرد ئەم ناوچەیە ئەسپێرێتە کۆمەڵێک وڵاتی هاوپەیمانی خۆی، بەو مانایی کە ئەگەری هەیە هاوپەیمانێتیی هاوشێوەی ناتۆ دروست بکرێ، ناتۆی عەرەبی و ئیسرائیلی، بۆ ئەوەی کە ئەمن و ئاسایش ئەم ناوچەیە پارێزن لە پاڵیدا بەرژەوەندەکانی ئەمریکاش پارێزراو بێت. بۆ ئێمەی کورد پێم وایە بە دیاریکراوی ناتوانین بڵێن کامە کاندید باشترە بۆ هەر چوار پارچەی کوردستان. بۆیە بەڕەهایی ئەگەر بشێ بڵێم ناکرێ بڵێن دۆناڵد ترامپ بۆ هەر چوار پارچەی کوردستان باشە یاخود جۆ بایدن بۆ هەر چوار پارچەی کوردستان باشە، چونکە بە حکمی جوگرافیاوە کوردستانی گەورە وەکو دەزانن کە لە ڕێکەوتنەوەی سایکس بیکۆ دابەش کراوە بەسەر عێراق، ئێران، تورکیا، سووریا و ئەمریکاش دیدگای سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەمیشە لە چوارچێوەی ئەم وڵاتە داگیرکرانە مامەڵە لەگەڵ دۆزی کوردەکە. بۆیە پێم وایە کە هەر پارچەیەکی کوردستان لەوانەیە لە بەرژەوەندی بێت کە کاندیدێکی دیاریکراو دەرچێت. بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە بەرژەوەندیانە کە دۆناڵد ترامپ بۆ خولی دووەم دەرچێتەوە، چونکە مامەڵەی دۆناڵد ترامپ لەگەڵ ئێرانە مامەڵەیەکی تند بووە و بەهۆی سیاسەتی ئەو پەڕی فشار و بەهۆی سزا ئابوووریەکان خستوێتە سەر ئێرانی تەواو لاواز کردووە و دەتوانم بڵێم لە هەندێک شوێنە لە پلوپۆی خستووە. بۆیە لە بەرژەوەندی کوردانی ڕۆژهەڵاتە کە دۆناڵد ترامپ دەرچێتەوە بۆ گۆشتی سپی و خولی دووەمیش بەردەوام بێت. بەڵام لە بەرامبەردا بۆ کوردانی ڕۆژئاوا و باکوور لە بەرژەوەندیانە کە جۆ بایدن دەرچێت، چونکە جۆ بایدن بەڕوونی ڕایگەیاندووە کە ئەو دژی سیاستەکانی ئۆردوگانە، دژی پەلکێشەکانی ئۆردوگانە لە
ڕۆژئاوا لە لیبیا لە هەرێمی کوردستان لە قەوقاز لە ئازەربەیجان لە دەریای سپی ناوەڕاست و هەموو ئەو سیاسەتانەی کە ئۆردوگان ئێستا بەرپایەکە ئەمە جۆ بایدن دژێتی و ئەو ڕایگاندووە لە چاپێککەوتنیش لەگەڵ نیویۆرک تایمز کە ئەگەر ببێتە سەرۆک ئەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی تورکیا هەوڵەدا کە ئۆردوگانی دیکتاتۆر لە دەسەڵات دوورخەنەوە. بۆیە لە بەرژەوەندی کوردانی باکوور و ڕۆژئاوایە کە جۆ بایدن دەرچێەوە دۆناڵد ترامپ دەرنەچێت چونکە ئەم پەلکێشانەی تورکیا دەکات یاخود ئۆردوگان دەکات بە هاوکاری یاخود بە گڵۆپی سەوزی دۆناڵد ترامپە چونکە هاوڕێیەتێکی نزیک لە نێوان دۆناڵد ترامپ و لە نێوان ئۆردوگانە هەیە و هەم زاواکانیشیان هاوڕێ و بازرگانی زۆریان لە نێواندا هەیە. بەنسبەت ئێمە لە هەرێمی کوردستان پێم وایە کە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی چونکە هەرێمی کوردستان هەمیشە تاکیدی لەوە کراوەتەوە ئەمریکا تاکیدی لەوە کردوتەوە کە هەرێمی کوردستان پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە بۆ ئەمریکا و پێویستە هەرێمێکی بەهێز بێ بەڵام لە چوارچێوەی عێراقدا. بۆیە بەنسبەت پێم وایە هەردوو پارتەکە پارتی دیموکرات و پارتی کۆماری بەنسبەت دۆناڵد ترامپ و بەنسبەت جۆ بایدن عێراق پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە و لە چوارچێوەی عێراقیشدا هەرێمی کوردستان. بۆیە بۆ ئێمەی کورد پێم وایە بە دیاریکراوی ناتوانم بڵێم کامەیان باشتر دەکرێت هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ هەردوو کاندیدەکە بکات مامەڵە لە کاتی دەرچوونەوەی دۆناڵد ترامپ بەردەوام بێت لەم سیاسەتێکە هەیەی چونکە ئەمریکا گەورەترین کۆنسوڵخانەی لە هەولێرە هەیە لە ئاسی جیهان و سیستەمی پاتریۆتی لە هەولێر داناوە بۆیە پێگەی هەرێمی کوردستان گرنگە اینجا چ دۆناڵد ترامپ بەردەوام بێ بۆ خولی دووەم یاخود جۆ بایدن بێتە سەر حوکم و ببێتە سەرۆکی 46 ئەمریکا چونکە کورد هەم دۆستی لە ناو دیموکراتەکانە هەن لە ناو کۆنگرێس لە ئەندامانی دیموکرات و هەم دۆستی لەگەڵ لە ناو کۆماریەکانی شاهان بەڵام ئەگەر پۆڵینی بکەم دۆناڵد ترامپ وەکو کەس وەکو کارکتەر زانیاریی زۆر کەم یاخود زانیاریی زۆر لاوازی هەیە بەنسبەت دۆزی کورد بە شێوەیەکی گشتی بەڵام لە بەرامبەردا جۆ بایدن کەسایەتیەکە پێم وایە یەکەم کەسایەتی و کارکتەری ئەمریکا کە زۆرترین زانیاری لەسەر هەرێمی کوردستان و لەسەر دۆزی کورد بەگشتی هەیە چونکە بەرپرسی دۆسیەی عێراق بووە ئەو کاتی کە جێگری ئۆباما بۆ دخول بەرپرسی دۆسیەی عێراق بووە وەروەها زیاتر لە 24 جاریش بڵین سەفەری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان کردووە کەواتە جۆ بایدن لەسەر ئاستی کەسی تەواو شارەزاترە و تەواو زانیاری هەیە لەسەر دۆزی کورد بەڵام لە بەرامبەردا دۆناڵد ترامپ ئەو شارەزایی و ئەو زانیاریانەی لەسەر کورد نییە وەکو بینیمان هەتا لە ڕۆژێکا گلەیی لە کورد کرد دەیگوت کورد هاوکاری هاوپەیمانانی نەکردووە لە شەڕی نۆرماندی یعنی ئەوە بەڕاستی گلەیەک بوو کە هیچ لە شوێنی خۆی نەبوو چکە کورد کیانێکی نەبوو تاوەکو لە شەڕی جیهانی دووەمە لە شەڕی نۆرماندی هاوکاری ئەمریکا هاوپەیمان بکات جا دۆناڵد ترامپ زانیاری نەک لەسەر دۆزی کورد بەڵکو لەسەر ئاسی جیهان زانیاری کەمە چونکە بزنسمانێک بۆ هاتووە بۆتە سەرۆکی ئەمریکا و پێشتر هیچ باگراوندێکی سیاسی نەبوو بۆیە هەرێمی کوردستان دەکرێت مامەڵە لەگەڵ لە کاتی دەرچوونی جۆ بایدن مامەڵەیەکی تەواوی لەگەڵ بکە و بەرژەوەندەکانی لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا زیاتر هاوتەری بوو پارالێل بکە و بە هەمان شێوە ئەگەر دۆناڵد ترامپیش دەرچێتەوە بۆ خولی دووەم بە هەمان شێوە بەڵام ئەوەی گرنگە کە پێم وایە پێویستە ئێمە زیاتر فۆکەسی بخەینە سەر ئەوەیە کە ئەمریکا بەڕاستی چاودێریەکی تەواوی هەرێمی کوردستان دەکات و پێویستە هەرێمی کوردستان دوو شت بکە کە زۆر گرنگە بۆ سەرنجی ئەمریکا ڕابچێشێ و هەمیشە لەو ناوچەیە پارێزراوە یەکەمیان پێویستە هەرێمی کوردستان ئەم دامەزراوانەی هەیتی ئەم دام دەستگایانەی کە هەیتی چ لە ڕووی یاسادانان جێبەجێکردن یان دادوەری بەهێزیان بکات و دامەزراوەکان وەکو هاوشێوەی وڵاتانی دیموکراسی بەڕاستی سەربەخۆ بن یعنی ئەم سێ دەسەڵاتە کەوەی پێ دەڵێن سپریشن ئۆف پاوەر یان چێکان باڵانس یانی سێ دەسەڵاتی جێبەجێکردن یاسادانان و دادوەری دەبێت هەر سێ دەسەڵاتەکە دامەدەستگای بەهێز بن جیاکرابنەوە لە یەک هیچ یەکیان زاڵ نەبێ بەسەر ئەوی تردا بۆی کە هاوسەنجی هەبێت لە نێوان دەسەڵاتەکانە اینجا ئێمە لە هەرێمی کوردستانە بەم شێوەیە مامەڵەمان کرد پێم وایە ئەو کاتە ئەمریکا بەڕاستی سەرنجی لەسەر ئێمە دەبێ و ئێمە دەپارێزەیە خاڵی دووەمیان ئەوەیە کە خۆشبەختانە کورد لەوەیە زۆر سەرکەوتوو بە لەم ناوچەیە ئەویش بێکۆژیان یاخود گرنگیدان بە پاراستنی ئاین و ئەتنیکی جیاواز و بێکۆژیان ئەم بێکۆژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە لە نێوان ئاینە جیاوازەکان لە نێوان نەتەوە جیاوازەکان ئەمە زۆر گرنگە پێم وایە ئەمە ئەمریکا هەمیشە تاکیدی لێ کردوتەوە و یەکێک لەو خاڵانەی کە ئەمریکا زۆر سەرنجی لەسەر
کوردستان هەیە یاخود زۆر پێم وایە ینی دڵی بە کوردستان بۆ هەرێمی کوردستانە خۆش ئەوەیە کە هەرێمی کوردستان جێگای هەموو نەتەوە و ئاینە جیاوازەکانی تێدا بۆتەوە و کورد دەتوانێت لەگەڵ لە پاڵ ئەم دوو خاڵی باسم کرد بێگرتووی ناوماڵی خۆشی زیاتر سەرنجی ئەمریکا ڕابکێشێ کە ئەمە بۆ بەڕاستی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تەجروبە و نمونەیەکی جوان بین لەم ناوچەیە و نەک تەنها سەرنجی ئەمریکا بەڵکو سەرنجی هەموو ڕۆژ ئاوا بەلای خۆمان ڕابکێشین پێم وایە کە ئەوەیە کە یەک کورد یەکگرتوو بێ و هەوڵدا کە ئەجندایەکی هاوبەش و کۆمەڵی خاڵی گرنگ کۆبکاتەوە بۆی هەموو دانەکان لەسەری کۆک بن ئەمەش دەکرێت لە چوارچێوەی دەستورێکا کۆ بکرێتەوە بۆ هەرێمی کوردستان کە ئەم دەستورە هاوشەوی دەستوری ئەمریکا دەستورێکی مۆدرن بێ چونکە ئەمریکا بەم دەستورەی لە ماوەی 244 ساڵە بۆ تەزلهێسترین وڵاتی دنیا و ئێمەش دەتوانین سود لە ئەزمموی ئەمریکا وەربگرین دەستورێک نووسینەوە کە کۆمەڵی خاڵی هاوبەشی لە نێوان پارت و لانە سیاسی جیاوازەکان تێدا بێ بۆی یەکگرتوو بین و بەهێز بین و سود لە دەرفەتەکان ببینین و بەرەنگاری هەڕەشەکان ببینەوە چونکە ئەم ناوچەیەکی ئاڵۆزە و بەردەوام گۆڕانکاری تێدا دەبێ و وەکو دەبینین کە لە داهاتوش بەڕێکوتنی سەدە و بە کۆمەڵێک گۆڕانکاری لەو ناوچەیە کاریگەری و دەرفەت و هەڕەشەی بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد بەگشتی تێدا دەبێت.